بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. دواي سورة السجدة دسينا سر سورة لقمان كسورة لقمانش طبعا ديارة سورة مكية تنها آياتكاني بستو نوي نبي آياتي بستو نوي لمدينة هاتونا تخواري آياتكاني كي لمكي هاتونا تخواري بلام لبروي زوريني آياتكاني مكين هرب مكي حسابا سيوسوار آياتا طبعا رزباندية كي لقرآن دا سيويكو دواي سورة الصافات هاتو تخواري ناوروكي أو سورة لقمانش طبعا وكو سورة كان ديك زورتر بابتي عقيدة وقيامتين ولناوي عند بسرهاتو آموزگاريا كاني لقماني حكيمي تدا كبوسي طبعا ناوي سورة كين راو اللقمان طبعا لبل أو بسرهاتا جرينجي وأو آموزگاريا جرينجاني كلقماني حكيم كات خوي بو كركي كردوني خوي قورة وستويتي بە زیندوی بیان هێڵێتەوە تا قیامەتێ بۆی هەموو کەسێک لە ئامۆژگاریکردن و پەروەردەکردنی منداڵەکانی دایە دەوروبەریدا ئەو ئامۆژگاریانە پەیڕە و کات و جێبەجێکە کە دیارە لوقمانی حەکیم لە ئەوەی کە لە شتە مێژوویەکاندا هاتووە دەڵێن ناوی لوقمانی بنی عەورایە بە دوو پشت سێ پشت دەچێتەوە سەر ئازەری تەوەن باوکی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت ئەوە یەک لە قسەکان هێندێک دەڵێن کوڕە خوشکی یان کوڕە خاڵی ئەیوب پێغەمبەر بۆ سەلامی خوای لەسەر بێت هەر چۆنێکی بێت طبعاً لوقمانی حەکیم لە سەردەمی داود پێغەمبەردا ژیاوە و دەڵێن 2400 ساڵ تەمەنی بووە 2400 ساڵ تەمەنی بووە ئەو حکمت و داناییەشی کە وەریگرتووە لە داود وەریگرتووە کە داود پێغەمبەر بووە و مەشهوریش بووە بە حکمت و زانایی و لێهاتوویی لوقمان سەلامی ڕەحمەتی خوای لێبێ یا سەلامی خواشی لێبێ هەر دەبێ لە داودی فێر بووە بەڵام ئایا لوقمان پێغەمبەر بووە یا پێغەمبەر نەبووە هەندێک قسە هەنە دەڵێن پێغەمبەر بووە بەڵام ڕێی بەهێز و بەقووەت ئەوەیە کە نەخێر لوقمان پێغەمبەر نەبووە یەکێک بووە لە پیاو ساڵحەکان و پیاو چاکەکان کەسێکی زیرەک و وەک دەڵێ تێگەیشتوو بووە و لە ڕێی تێگەیشتنیەوە طبعاً زۆر زیرەکیەوە هەرچی حکمت و دانایی هەیە لە داود وەریگرتووە هەتا دەڵێن وای لێ هاتووە زۆر جار داود کە پێغەمبەر بووە مەشورەت و ڕاوێژی بە لوقمان کردووە و لە سەردەمی دەسەڵاتی داود و سلێماندا زۆرێک لە ئەوەکان دەفەرمون قازی بووە لەو کاتەیدا و قەزاوەتی کردووە و لە قەزاکردن و دادوەریکردنیشدا زۆر حەکیمانە و دادوەرانە حکمەکەی کردووە لە میهنەکانی هێندێک طبعاً پێدەچێ هەموو میهنەکانی کردبن بۆ هێندێک دەڵێن دارتاش بووە هێندێک دەڵێن خەیات بووە هێندێک دەڵێن شوان بووە بەڵام هیچیان دژی یەک نین دەگونجێ هەموو میهنەکانیشی زانی بن لەگەڵ ئەو حکمت و دانایی و قەزاوەتەی کە کردوێتی کەسێک بووە طبعاً بە هەوڵ و ماندووبوونی خۆی ژیاوە ئەو کاتە نە لەسەر وەک دەڵێ حسابی پێغەمبەراتی و نزیک لە پێغەمبەران ژیاوە و نە لە سەر حسابی خەڵکی ژیاوە بۆ خۆی کەسابەت و ئیشی کردووە ئەو هەموو کە تەمەنی خەڵکی ئەو کاتی هەر زۆر بووە بەڵام ئەویشیان طبعاً لە ناویاندا تەمەنێکی تایبەتی هەبووە و هەموو تەمەنیشی پڕ بووە لە حکمت و لە زانایی و لە داناییجا ئەو ڕووباسی طبعاً حکمەتەکان و ئامۆژگاریەکانی لوقمان ناکەین دەرسی داهاتوو دەچینە سەری بەڵام لەبەرەوەی ناوی سوورەتەکەی بە ناوی لوقمان ئێستا بۆتە عەلەم طبعاً زۆر کەس ناوی لوقمانە لەبەرچی ناویان ناوە لوقمان لەبەر خۆشەویستی بۆ ئەو پیاو ساڵحە و ئەو پیاو چاکە دەنا بۆ خۆی کەلیمەی لوقمان بە کەسێک دەوترێت کە پارووی زۆر یا نانی زۆر دەخوا بەڵام ئێستا کە کەسێک ناوی لوقمانە حسابی معناکەی ناکەی حسابی
ئەو ئەوەی دەکەی کە بەناوی کەسێکی حەکیم و دانا و ئامۆژگاریکەر و ڕێنمونیکەر ناوێنراوە. جا سەرەتای سوورەتەکەی دەفەرمێت ئەلیف لام میم. جارێکەش باسی ئەو کەلیمانەمان کرد، ئەو حەرفانەمان کردو، ئەوانە پیتن ئەلیف لام میم. طبعا بەناوی پیتەکان دەیان خوێنینەوە لە سەرەتای کۆمەڵێک لە سوورەتدا، طبعا چوارتە سوورەتی قورئان. طبعا بەو پیتە پچڕ پچڕانە مقەتەعانە دەست پێ دەکەن کە تەفسیری جۆرا و جۆریان بۆ کراوە. گرنگترینیان ئەوەیە کە دەڵێن بۆ تەنبیه و ئاگادارکردنەوەی پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم کاتێک کە وحی بۆ هاتووە جیبریل سەرەتا ئەو پیتانەی بەکارهێناون بۆی پێغەمبەر صلى الله عليه وسلم دواتر جوان گوێ بگرێت و جوان ئاگای لە وحیەکەی بێت. ئەوە یەک لە قسەکانە. وە قسەیەکی دیکەش کە زۆرینە لەسەرنی ئەوەیە کە خوای گەورە دەیەوێت بە بتپەرستەکان بڵێ قورئان لەو حەرفانە پێکاتوە. ئەگەر پێتان وایە قورئان کەلامی خوای نییە، قسەی محەممەد خۆیەتی، دەی خۆ ئێوەش ئەو حەرفانە دەزانن، ئێوەش ئەو پیتانە دەزانن، ئێوەش بەو پیتانە قسان دەکەن، دەی ئێوەش هاوشێوەی محەممەد یا هاوشێوەی پێغەمبەر قورئانێکی وەکو ئەوی بنووسن کە کەس طبعا پێی نەکراوە تا قیامەتش کەسی پێ ناکرێت. دواتر دەفەرمێت تیلکە ئایات الکتاب الحەکیم. تیلکە ئەوەی کە ئێستا ئێمە دەیخوێنینەوە و بۆمان هاتووە و دەیبینین و دەیبیستین. ئایات الکتاب کۆمەڵێک ئایەت و نیشانن لەو کتێبەدا کە قورئانە، کە سیفەتی ئەو قورئانەی چۆنە؟ ئەلحەکیم، زۆر دانا و زۆر پڕ حیکمەتە و بڕیار و یاساکانی هەمووی لە شوێنی خۆیدا. تیلکە ئەوەی کە ئێوە دەیبیستن، ئەوەی کە ئێوە دەیخوێننەوە، ئەوەی کە ئێوە دەیبینن. ئایات کۆمەڵێک نیشانن، کۆمەڵێک بەڵگەن. ئەلکیتاب لەو کتێبەدا هاتوونەتە خوارێکە قورئانە. ئەلحەکیم کە ئەو قورئانش کە ئاەتەکانی تێدا هاتوونەتە خوارێ پڕیەتی لە حیکمەت و لە دانایی، کە لە قورئاندا کە وشەی ئاەت بەکاردێ زۆر جار مەبەستی هەندێک جار موعجیزەیە، هەندێک جار مەبەستی پێی دەسەڵاتە، هەندێک جار مەبەستی پێی بەڵگەیە. بەڵام لێرە کە دەڵێ ئاەت یعنی ئەوەی ڕقەمەکەیان لەسەرە ئەو کۆمەڵە ئاەتانەی کە لەو سوورەتەیدا خوا ناردوونیە خوارێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. تیلکە ئەوەی کە ئێوە دەیبیستن و دەیخوێننەوە. ئایات الکتابی کۆمەڵێک ئاەتن لەناو ئەو کتێبەدا خوای گەورە ناردوونیەتە خوارێ کە ئەلحەکیم کە کتێبەکە پڕیەتی لە حیکمەت و لە دانایی. وازحە؟ پاشان دەفەرمێ هودەن ئەو ئاەتانە ڕێگا پیشاندەرن، ڕێنمونیکەرن. ئەو جار وەڕەحمە میهرەبانی و بەزەیشن، بەڵام بۆ چێ؟ لیلموحسینین، بۆ ئەو کەسانەی کە چاکەکارن. هودە وەڕەحمە ڕێنمونیکەرن، ڕێگا پیشاندەرن. وەڕەحمەت و میهرەبانیشن بۆ کەسانی چاکەکار. کەسانی چاکەکار چێن؟ خوای گەورە بۆ خۆی وەصفیان دەکات. هەندێک لە سیفەتەکانیان یا سەرەکیترین سیفەتی کەسی موحسین، کە موحسین بەرزترین پلەی ئیمانە. مسلمانمان هەیە، مسلیم وایە، مومینمان هەیە، ئیماندار، متەقیمان هەیە، وایە موحسینیشمان هەیە. موحسین ئەو کەسێکە ئەو پلانەی هەموو بڕیوت، گەیشتۆتە دەرەجەیەک، گەیشتۆتە پلەیەک، هەمیشە هەست بە مڕاقەبە و چاودێری خوای گەورە دەکات. موحسین کەسێکە وا مامەڵە دەکات، وا هەڵسوکەوت دەکات، وا عیبادەت دەکات، وا لە گوناح دوور دەکەوێتەوە کە خوای گەورە لە بەرامبەری بێ، خوای گەورە چاوی لێ بێ، خوای گەورە تەماشایکە. ئینسان ئەگەر گەیشتە ئەو یەقینەی کە دڵنیا بووی لەوەی کە بەنمونە خوای گەورە لە بەرامبەرتدا ڕاوەستاوە و نوێژی بۆ دەکەی، بێگومان نوێژێکی ملکەسانەتر دەکەی. وایە مەسەلەن کاتێک گوناهێک دێتە پێشەوە، ئەگەر یەقینەکەت یەقینێکی تەواو بێ کە بزانی خوا دەتبینێت کە گوناهەکەی دەکەی، لە گوناهەکەی دوور دەکەویەوە. موحسین کەسێکە لە پەنهانیدا، لە نهێنیدا، لەو کاتانێک کە کەس چاوی لێ نییە، لەگەڵ کەسە کاتەکان کە لە پێش چاوی خەڵکی وەکویەکە لە چاکەکردن و خراپەکردندا. هودەن ئەو قورئانە، ئەو ئاەتانە ڕێ پیشاندەرن و ڕەحمەت و میهرەبانیشن بۆ چاکەکاران. چاکەکاران چێن؟ الذين يقيمون الصلاة، ئەوانن کە ئەنجام دەدەن نوێژەکانیان. الذين يقيمون الصلاة، ئەوانەی کە نوێژەکانیان دەکەن. جا خۆ بەنا مسلمانەکان هەمویان نوێژە دەکەن، وایە؟
بەڵام محسین کەسێکە کە یوقیمونە سەڵاتە مفەسرین دەفەرمون نوێژەکانیان دەکەن بە تەواوترین شێوە ڕوکنەکانی نوێژ هەمووی جێبەجێ دەکەن ئەوە و ئادابەکانی نوێژ هەمووی جێبەجێ دەکەن و هەروە لە ئەو پەڕی بە ئەو پەڕی ملکەتی قەناعەتی یعنی لایانی ڕۆحی دڵی لەگەڵ نوێژەکەیدا کاتێک نوێژەکەی دەکات لە کاتی خۆیدا دەیکات و دوای ناخە و هەروە ئەو کاتێک کە لە ناو نوێژەدایە ڕاستەوخۆ وا حساب دەکات و وادا دەنێت کە لەگەڵ خوای گەورەدا گفتوگۆ دەکات و قسە دەکات الذين يقيمون الصلاة ئەوانە کە نوێژەکانیان بە جوانی و بە باشی و بە تەواوی و بە خشوع و ملکەتیەوە دەکەن لە کاتی خۆیدا ئەوە یەک کە ئەوە پەیوەندی ئینسانە لەگەڵ خوا وایە ويؤتونە الزەکاتە و هەروەها زەکاتیش لە ماڵەکانیان دەردەکەن ئەوە پەیوەندی ئینسانە لەگەڵ ئینسانەکاندا وایە پەیوەندی ئینسانەکانە لەگەڵ ئینسانەکاندا کە دین دیارە بەشێکی پەیوەندی تاکە بەخوا وایە بەشەکەی دیکەی پەیوەندی ئینسانەکانە لەگەڵ یەکتری کە ئەوەش هەردینە پاشان سیفەتی سێهەمیان وهم بالآخرەتی ئەوانەی کە چاکەکارن سەبارەت بە قیامەت هم یوقینون ئەوان لە دڵنیاییدان هیچ گومان و قەلەقێکیان نییە سەبارەت بە هاتنی قیامەت الذين يقيمون الصلاة ئەوانەی کە ئەنجام دەدەن نوێژەکانیان واضحە ويؤتون الزكاة وزكاة لما لكانيان دردكن وهم بالآخرة هم يوقنون أوان سبارت بقيامة دواروج لدنيا إيدان خوي قولسان صفتي باس كردون طبعا سي يقل سي صفة كان عبادتا كانوا جوايا فيوندي إنسان بخوا صفتي دوهم زكاة كزكاة ديدي بچه بكسيك وق خود وايا كسكاري خوتا خزمي خوتا يا ها ونشتماني خوتا زكاتي بيدا دي چاكي لقل دكي كواتا بشي دوهمي خوا پرستی بريتين لمعاملي إنسان كان لقل يكتري بشي سهمي ها بابتي عقيدية ها بس نوي إنسان بقيامت كواتا كسي محسن هم دبي عبادتي حساب به خنا بزنجر بكا محسن وايا دبي روجش بقري حجيش بكا وانيا عبادة كان شي كرد به بلام لهمو عبادة كان قرينتر نوێژە وایە ئینسان نابێر زەکاتی بدا هەموو کەس زەکاتی نییە وایە بەڵام زەکات واجبەکەیە گرنگترینەکەیەتی دەناجگە لە زەکاتی ئینسان دەبێت ببەخشێت و بەخشندە بێ ئینسان دەبێت ئیمانی بە هەموو ڕوکنەکان هەبێ بەڵام لە ناو ڕوکنەکاندا ئەوەی کە ئینسانی کۆنتڕۆڵ دەکات وا لە ئینسان دەکات ئەو پەڕی چاکە بکات و لە گوناه دوورکەوێتەوە ئیمانبوونە بە قیامەت ئیمانبوون بە قیامەت وات لێ دەکات گوناه نەکەی بۆی نەسووتەی وایە ئیمان بوون بە قیامەت و بە بەهەژ وات لێ دەکات چاکە بکەی بۆی پێی بگەیت کاتە محسین و چاکەکار کەسێکە عیبادەتێکی دروست و باش دەکات مامەڵەیەکی تەندروست و چاک دەکات لەگەڵ خەڵکی و سەبارەت بە قیامەتیش هەمیشە لە ئامادە باشەی و لە حازریدایە چونکە قیامەت نازانی کەی دێ و چۆن دێ الذين يقيمون الصلاة چاکەکاران ئەوانن نوێژەکانیان بە جوانی ئەنجام دەدەن ويؤتون الزكاة زكاة لما لكان يندردكن وهم بالآخرة هم يوقنون أوان سبارت بقيامة بدواروش لدلنيا إيدان وهذا فرمي أولئك أوانا على هدى من ربهم لسر منيكن لسر رقا روشنيكن لسر رقا راستن كالشوية رابوان هاتوا من ربهم لكن پروردگار يعني أو مجدية كميان أولئك أو كساني أو صفتان أنتدانا على هدى من ربهم لسر منيو رقاية راستن كاللان خواو بوان نردراوة أو يك وأولئك هم المفلحون أوانا بتنها لقيامة لرزقار بو سرفراز كانا ذكر لأوانا هيس كسيكي ديكا بختبر سرفراز يعني سي بختبر سرفراز يعني لا أقر رزقاري نابيو ناقاتا بلكاني بهشت إلا بو صفتانا نبي أولئك على هدى من ربهم أوانا لسر رين مونيو رقاي راستن كاللان پروردگار يانو بوان آتوا وأولئك هم المفلحون أوانا بتنها ببيت قماني لا رزقار بو سرفراز كان پاشان خوای گەورە دەفەرمێت ومن الناس ئەوە بەش چاکەکاران ئەوە صفەتیانە وایە ئەی هەموو خەڵک چاکەکارە بێگومان نەخێر ومن الناس بەشێک لە خەڵکیش هەن من یەشتری کەسانێکن دەکڕن
لهو الحديث. لهو يعني شتي بكلك وبسود لقسا بوسي ديكرا ليضل عن سبيل الله بوي قمرا بكن بو قسانيان خلقي لريخوا بغير علم ببزانياري خلقانك دسن پارە سرف دەکەن بۆ کڕینی کۆمەڵێک وتە و وشە و قسە تا بە وشە و وتە و قسانەیان خەڵکی گومڕاکەن و لە ڕێگای خوا لایاندەن بەبێ عیلم. جا ئەو ئاەتە مفەسرین دەفەرمون لەسەر نەڵضری کوڕی حارث هاتوونەتە خوارن. نەڵضری کوڕی حارث یەکێک بوو لە گەورەکانی مەککەی و لە دژمنە هەرە سەرسەختەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم. کاتێک کە جارێکیان بە سەفەر ڕۆیشتۆتە وڵاتی فارس لەوێ نوقتەیان هەبوون، نوقتە حەکایەت و نوقتەی درۆنینەیان هەبوون کە مەجلیسیان پێگەرم کردوون، جا بە نووسراوی هەبوون یان لەسەر وەرەقە و پەڕەوشتی چووە ئەو شتانەی کڕیون ئەو نقطە و قسە حەلەق و بەلەقانەی کە خەڵک دێنە پێکەنین و خەڵکی مەشغوڵ دەکەن و سەرقاڵ دەکەن هێنابوونیەوە لە مەکەی خەڵکی بانگ دەکرد بە تایبەتی ئەوانەی کە هەستی کردوایە کاریگەری پێغەمبەریان بەسەرەوەی صلی الله عليه وسلم یا کاریگەری یەکێک لە سەحابەکانی بەسەرەوەیە دەچوو لەو شوێنانە نزیک دەبوویەوە ئەو کەسانەی بانگ دەکردن ئەو نوقتانەی دەجێڕانەوە و خەڵکی دەهێنایە پێکەنین و وای لێ دەکرد کە خەڵکەکە مەشغوڵ بن بەو قسانە وەک دەڵێن نیان پرژێتە سەرەوەی بچنە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمان بێنن. ئەوە یەک لە تەمەن لە سەبەب و هۆکارەکانی هاتنە خوارەوەی ئاەتەکە. هێندێکی کە دەفەرمون ئەو نەڵضری کوڕی حارثە گۆرانی بێژی ئافرەتی بەکرێ گرتبوون، گۆرانی بێژی ئافرەتی بەکرێ گرتبوون، فێری کۆمەڵێک وەک دەڵێ ڕەقس و سەما و گۆرانیشی کردبوون کە دەیزانی یەکێک خەریکە ئیمان بێنێت یان کاریگەری پێغەمبەر صلی الله عليه وسلم یا سەحابەی بەسەرەوەیە ئەو ئافرەتانەی دەناردنە لای کام خواردنە خۆش بوو پێی دەدان دەیانگوت دەیگوت بڕۆن بیدەنێ ئەو جار خواردنەوە بە تایبەتی عارەق خواردنەوە و کاتی موسڵمانانیش دایان خواردەوە عارەق حرام نەبوو عارەقی بۆ دەبردن دەیگوت ئەو خواردنەی بدەنێ خواردنەوەکەشی بدەنێ لە بەرامبەریشیدا سەما و گۆرانی بڵێن پێی بڵێن ئەوەی بخۆ و ئەوەی بخۆوە و گوێ لەمە بگرە چاکتر لەوەی بچی گوێ لە محەممەد بگری و وەک دەڵێ خۆت بترسێنێتی و خۆت بترسێنی و واز لە دنیا بێنی و وەک دەڵێ بە خەیاڵی قیامەت و دوا ڕۆژ ئەوانە کە بەو گۆرانی گوتن و وەک دەڵێ سەماکردن و خەڵک مەشغوڵکردنە بە قسەی حەلەق و بەلەقە وای دەکرد بە حیسابی خۆی ڕێگەل لە خەڵک موسڵمان بوونێ بگرێ. بەڵام بەبێ گومانی طبعاً ئەو شتانە کاریگەریان هەر هەیە، بەڵام خوای گەورە ئەگەر ویستی هیدایەتی کەسێک دات و ڕێنمونی کەسێکە ئینسان وەک دڵی خوای گەورە وەسائیلیشی بۆ دەڕەخسێنێ کە بەسەر ئەوانەدا زاڵ بەجا ئەو ئاەتە طبعاً بەهێزترین دلیلی ئەو کەسانەیە کە دەڵێن گۆرانی حرامە. طبعاً حەڵاڵە یا حرامە؟ جا طبعاً بمطلقی بڵێ گۆرانی حرامە طبعاً فتوایەکی توندە بەڕاستی بمطلقی بڵێ هەرچی گۆرانی هەیە چونکە بە سرود و ئەوانەشە دەوترێت گۆرانی وایە ئەوەشی کە بمطلقی دەڵێ حەڵاڵە طبعاً هەروانیە بەبێ گومانی ئەوەی کە لە مستەڵەحی خەڵکی دەها لە زاراوەی ناو ئێمەدا کوردەواریدا پێی دەگوترێت گۆرانی ئەوانن کە شای و ڕۆژبەڵە کوشتیان پێ دەکرێت وایە جایا بە بەژن و باڵای ئافرەتێکی هەڵا دەڵێت یان هێندە قسەی درۆ و بێمەعنان کە هیچ سەروبەرێکیان نییە هەر کەسێک گوێیان لێ بگرێ وەک دەڵێ وەکو بێهۆشانی لێ دەکەن و وەک دەڵێ تووشی غەفڵەت و بێئاگایی دەکەن طبعاً هیچ گومانێکی تێدا نییە کە ئەوانە حرامن، هیچ گومانێکی تێدا نییە طبعاً کەلیمەکانیان ناشەرعین وایە و هەروەها ئەو شوێنەی کە لی بەکاردێنن طبعاً هەر زۆرتر شوێنی ناشەرعین طبعاً اختلاط و تێکەڵی و ڕۆژبەڵەک و شای تێدا دەکرێت و هەروەها ئەو کاریگەریانەشی کە هەنا کەسەکەی هەر تووشی گوناه و تاوان و خراپە دەکەن خۆ بەرەو چاکە نایێنن بەبێ گومانی ئەوەی لە زاراوەی خەڵکیدا پێی دەوترێت گۆرانی ئەوەی چاوەشەکان لە وڵاتی ئێمە دەیکەن هیچ چاوەشێکی گۆرانی باشیان نییە گۆرانی چاکیان نییە بۆیە دەکرێت بەوانە بڵێن ئەوەی لە مستەڵەحی خەڵکیدا گۆرانی دەکرێت پێیان بڵێن حرامن چونکە هەم طبعاً هەتا ئاواز و شێوازی گوتنەکەیان هەم ئەم تەبڵی و مۆسیقا و
وسائل فنونیانی کە تێیدا بەکاردێنن و هەمیش کاریگەریەکانیان کاریگەری خراپن بۆیە دەکرێت بڵێن ئەوانە حرامن بەس بەنسبەت ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن سرود طبعا هەر گۆرانین ئەوان ئەگەر ئەویش دیسان بە مطلقی بەڕاستی ئەگەر ئەو کەلیمانەی کە لە سرودەکاندا بەکاردەهێنرێن کەلیماتی خراپ نەبن کەلیماتی ناشەرعی نەبن کە زۆرێک لە سرودەکان هاندانیان تێدایە بۆ چاکەکاری و بۆ خواناسین و بۆ پێغەمبەر ناسین و مەدح و ستایشی خوا و پێغەمبەری خوان فعلا کە گوێیان لێ دەگری جاری وا هەیە لە وتارێک کاریگەریان زۆرتر بەسەرتەوە هەیە بەلایانی ئیجابیدا وایە و لەو جۆرە سرودانە ئەگەر وەک دەڵێ کەلیماتەکانیان کەلیماتی ناشەرعی نەبن و ئینسان بەرەو خوا و دینی خوا بن ناتوانێت بە مطلقی بەوانە بڵێ حرامە بەڕاستی گۆرانی وەک دەڵێ وەک شمشێرێکی دووسەرەیە کەلیمەکانی خرابن و لە خراپەدا بەکاریان بێنی گومانی تێدانیە کە حرامە وایە بەڵام ئەگەر کەلیمەکانی وشەکانی چاک بن و لە حەڵاڵدا بەکاربهێنی و وەک دەڵێ وەسیلەی داعوەکردن و بانگەوازیکردن و هێنانی خەڵکی بن بۆ لای خوای گەورە چونکە بێنە پێشاوی خۆجاری وایە دەسیە مەراسیمێکی وەرە ئەگەر 3 سەعاتان وتارت بۆ بدەن و محازەرەت بۆ بدەن چه تاقەتی گوێ بگرێت گوێ لێگرتنی زەحمەتە بەڵام ئەگەر لەگەڵ مەسەرەن محازەڕەکەی و لەگەڵ وتارەکەیدا مەسەن دەفەیەکە سرودێکە مۆسیقاکی گونجاو و طەبیعیە وەک دەڵێ سرودێکی باش بگوترێت کە کەلیماتی خراپی تێدا نەبن بەبێ گومانی کاریگەری لە وتارەکەی لەوانەیە زۆرتر بەسەر ئینسانەکەیەوە هەبن بووێ ئەوانە زۆرینەی عولەمای تازە ئیلا ئەوانەی کە وەک دەڵێ کاریگەرن بە ئەوەی سعودیە و ئەوانە تەمان زۆرتر زۆر تەشتیت و وەک دەڵێ ئەویش زۆرتر قسان لەسەر سرودە دینی و ئەوەکان دەکەن ئەوانە دەکرێت بڵێن حەڵاڵە بەڵام لە سرودی دینیشدا ئاگامان لێ بێ هەندێک جار ئەوانەی لە مەولود و لە مەراسیمی دینیدا دەگوترێن هەندێک جار هاوارکردنیان تێدا بۆ غەیری خوا طبعا ئەوە قسەی تێدانی حرامن هاوارکردنە پێغەمبەر و جاری وایە شێخێکە مەشایخێکە ئەوە ئاگامان لێ بێ هەندێک جار لە مەتحکردن و ستایشکردنی پێغەمبەردا صلى الله عليه وسلم تیان پەڕاندووە هەندێک وەسفی پێغەمبەر دەڵێن هەندێک سرود و شت هەیە پێغەمبەر سێبەری نەبوو نازانچی نەکردو کەوانیە تەواو پێغەمبەر بەشەرێک بۆ مرۆڤێک بۆ وەکو لە شتی ئینسانیدا وەکو مرۆڤەکانی دیکە بۆیە ئەو سرودانەی کە دینین بە حیساب بەڵام مبالغە و تێپەڕاندنیان تێدا بەبێ گومانی ئەوانیش حرامن ئینسان دەبێ خۆیان لێ بپارێزێت جا هەر گۆرانی و سرودێک گوتنی حرام بێ گوێ لێگرتنیشی حرام ئاگاتان لێ بێ ئەو کەسەی کە دەیڵێ چەندە گوناهبارە ئەوەی گوێشی لێ دەگرێت بە هەمان شێوە بۆیە ئەگەر حرام بێ هەر بۆ ئەو کەسەی حرام نییە کە گوتوویەتی بۆ ئەوی دەبێتە وەک دەڵێ سەیئەیەکی جاریە گوناهێکی هەمیشەیی چەند کەس گوێی لێ بگرن تا قیامەتێ ئەو گۆرانیانەی کە بەس لێرە هۆکاری حرامیەکەی خوا ڕوونی کردوتەوە لەهوە الحەدیث قسەی پڕ و پوچ و بێمەعنا چ قسەیەکە ئەو کەسەیە کە ئینسان لە ڕێگای خوا لادەدا ئەو کەسەیە کە ئینسانی گومڕا دەکا ئەو کەسەیە کە سەر لە ئینسانی دەشێوێنێ دەنا ئەی ئەگەر لەهوە الحەدیث نەبێت یعنی قسەکە پڕ و پوچ نەبێت و وەک دەڵێ لە دین دوورت نەخاتەوە لە دین نزیکت خاتەوە دەکرێت وای پێ بڵێ بێگومان نا ئەجا ئاەتەکەی کە تەماشاکەینەوە من الناسی خەڵکانێک هەن لە ناو خەڵکیدا کەسانێک هەنە کە یەشتەری لەهوە الحەدیث دەکڕن لهو الحديث يعني لهو يعني شتي سرقالكري شتي سرقالكر لقصا ليضل عن سبيل الله تا قمراكا بوقسانا خلقي لسي لريخوا بغير علم ببيزان ياري ويتخذها وآتكاني خوا وردقرن بتي بهوز وبقالتا قالتا بآتكاني خوا دكن لقل قوراني قلتنكو لقل قصا حلق وبلق كان دا قال أولئك لهم عذاب مهين بو أوانش عاما ذكروا سزاكي رسواك واضحة ومن الناس بشيق لخلقي همنا من كسانك يشتري ذكرا لهو الحديث قصي توسو بمعنى سرقالك ليضل تا قمراكا بوقسانيان خلقي عن سبيل الله لريخوا هاتك واضحة قسە کردنێک حرامە کە گومڕاتکە گۆرانیەک حرامە کە گومڕاتکە گۆرانیەک قەدەغەیە کە لەخوا دوورت خاتەوە ئەگەر عەکس بوو پێچەوانە بوو بەبێ گومانی تەوان ئەو کاتی حکومەکەشی دەگۆڕێ
بغير علم ببي أو زانياريان هبي لسري ويتخذها أو ها بو آيات كان لسيته آيات كان إخوة لزياتي أو باوريان في بينة بدوان كوي قالتيان في ذكر أولئك أوانا لهم عذاب مهين بويان آما ذكرى وسزاجي زور بيش أو جار هر أو كسانا صفتي جدي كان شونا أوانيك أو قوراني وقصب وشو بمعنى أنا ذكرنو خلقي قمرا ذكر وإذا تتلى عليه آياتنا كاتك دخوينية وبسري دانشانا كاني إما ولا يعني بتشتت ذكاء رد لي ورد جيري وياك تاشا مستكبرا خوشي بقورة دزاني كأن لم يسمعها وكو أوي قسكيتو يهرنا بسته واضحة وإذا كاتك تتلى عليه دخوينية وبسري دا يا دخوين ريتو وبسري دا نشانا كاني إما ولا رو ورد جيري رولا آتكان دكاو مستكبرا خوشي بقورة دزاني كأن لم يسمعها وكو أوي كهر جوي لا تكنبوا به يعني خوي النفامي ولا الجليد ده يان كأن في أذنيه وقرة يا مكسك خدينة برشاو كفي أذنيه كلناو هردو جوي كان كرابتي وقرة كري ها كسك هردو جوي كربن هاوار كبسري دا ويا آتي بسر دا بخوينا وقراني بوبلي سيساشي بوبكا قصي خرابي بي بلي مدحي كجنيوي دا لكنوي لبرو جويليني همو بيوكو يكن كأن في أذنيه وقرة وقوي لنا جوي كان كرابي كري جهرتي آوابي ها زور خطرة كسك هر كسك بها بناو إيمان دارج به كاتك كآتي خواي بودا خوينيوا لزياتي أوي جويد بو هالخا وقت الله بشت التيكا لزياتي أوي خوي بكم بزاني لبرامبر آتك إذا وبلا ذكري هلا بمو آتكم زي بزينك البيت تكبر بيجري وبلا زامن سيما وخو أمن لخلقي باشترم أو جاريان هر وا دانا كجوي لنا بو خوي كرك على برامبر آتكان دا خوادا فرمي فبشره مجدي بيبدا بعذاب أليم بس ذاتي زور بإيش كأو صفة زاري وعلنا زورك لخلقي بناو مسلمان اجداهيا آياتي بسر دا دخوينيوا فرمودي پیغمبري بسر دا دخوينيوا صلى الله عليه وسلم لبرامبر آيات وحديث كيدا مرزني هل بلا مجلس كيدا بلا ما اگر جوي لنا قرتي اگر خوي مشغول كر اگر ادي قتي ندايت اخوا دليسي وايدا انا كهل قلوي الدنيا ببي غماني آياتك ديغريتوا واذا تتلى عليه آياتنا كاتك دخوين دريتو بسردا نشان كان ايما ولا روور دجريتو مستكبرا خوي بقور دزاني كأن لم يسمعها وقت اويك آياتك هر نبستبه كأن في أذنيه وقرا وقت أوابه كالجويكاني كرابه كري فبشره بعذاب أليم مجدب بوك سيبدا بس زاكي بإيش هذه إن الذين آمنوا بيقمان أو كسانشك إيمان دارا أويك وعملوا الصالحات أنجام الشيان داوا هرتي كارو باري باشو تاكه ببيتوانا واضحة لهم جنات النعيم بويان آما ذكراوا باخاني برلزاز ونعمت ها بيقمان أو دو كسوكو يقنين إن الذين آمنوا بيقمان أو كساني إيمان دارا وعملوا الصالحات أنجام شيان داوا كارباشا كان ببي توانا طبعا أنجام داني تاكا ها هذا فرمي فاتقوا الله ما استطعتم تقوى خايف كببي توانا تاكا كببي توانا إخوت لهم جنات النعيم بويان آما ذكراوا باخاني برلناز ونعمت خالدين فيها بنمري وبهتا هتاي لنا أو باخانتا دمين نوا هر إيمان شتهبو به عملي صالحة فرصا هر نكر بنكر بكسوية بهشته ويا نادره ويا بزوي دسيت جهنم اگر إيماني هبه ويا بإيمان دار ببستان بار بوقت كردت دره خالدين فيها بنمري وبهتا هتاي لنا أو نازو نعمتانا دا دمين نوا وعد الله أو بلين إخوايا حق راستش قمانتان لينبه وهو العزيز الحكيم أو خوايك أو بلين داوا العزيز بالا دستا بو طول ساندنو سزاداني كس خرابة كاركان أقاتان ليبه الحكيم بريالو يا ساكانشي لشويني خويدا واضحة أو جان خلق السماوات أو خوايك إما بنداتي بودكين تخوايك خلق السماوات درستي كردون آسمانا كان بغير عمد ببي كولك أو آسمانا قوريها أو هر قلتنا كي خوشها لنا آسمان
جاری کەس باسمان کردووە کە یعنی هەر قیاسی ئەستێرەکانی بکە مەلاین ئەستێرەی تێدا مەلاین ئەستێرە هەموو ئەستێرەکان لە زەوی گەورەترن و هەیە چەند ئەوەندەی خۆریشە نەک زەوی وایە لەکوێدا جیان بۆتەوە هەر هەمویان لە ئاسمان لە ئاسمانێژەوە نین داکوترابن نێوانیان نەبێت لە ئاسمانیش دێن و دەچن بەردەوام دەخولێنەوە و دەسوڕێنەوە ئاسمانێکی هێندە گەورە خوای گەورە ڕای گرتووە لەو هەوایە بەبێ کۆڵەکە وایە بەبێ دیوار دەسەڵاتی هەبوو و توانای هەیە و کەس گومانی لە دەسەڵاتەکەیدا نییە خوایەک ئەوەندە بە دەسەڵات بێت چۆن دەکرێت ئینسان لە زیندوو بوونەوە و لە قیامەت و دوا ڕۆژ گومانی لێ بکە یا لە پەرستن و بەندایەتی کردنیدا قەلقی هەبێ و دوودڵ بێ ئاسمانێک کە ئێمە لە ژێریدایە خەلق السەماواتی دروستی کردووە خوا ئاسمانەکان بغەیری عەمەدین بەبێ کۆڵەکە جاخوا دەفەرمێت تەڕەونەها خۆ ئێوە بۆ خۆتان ئاسمان دەبینن ئاسمان دەبینی سەیری ئاسمان کە هیچی لەبنە هیچی لەبەرە نە بەبێ گومانی تەمان کەسیش گەیشتۆتە ئاسمانەکان ئینسانەکان نەگەیشتون و جنۆکەکانیش نەگەیشتون تەنها کات خۆی نزیک بوونەتەوە ئێستا ناتوان نزیکیش ببنەوە خەلق السەماواتی دروستی کردوون ئاسمانەکان هەر هەمووی ئێمە یەک ئاسمانی دەبینین وایە بغەیری عەمەدین بەبێ هیچ کۆڵەکەیەک تەڕەونەها جا تەڕەونەها یعنی ئێوە ئاسمان دەبینن کە کۆڵەکەی لەبەر نین دەشکرێ تەمان هێندێک ئاوا دەیخوێننەوە دەڵن خەلق السەماواتی بغەیری عەمەدین تەڕەونەها خوای گەورە ئاسمانەکان و زەوی دروستکردن بەبێ کۆڵەکە کە ئێوە ئەگەر هەشی بن کۆڵەکەکان نابینن دەگونجێ کۆڵەکەی معنەوی هەبن بەڵام ئێوە نایبینن بەڵام تەفسیرەکەی دیکە یعنی ئێوە ئاسمان دەبینن و هیچ کۆڵەکەیەکی لەبەر نییە و ڕاژۆستاوە وألقى يكي ديك النشانكاني ده صلاة إخواتيا ألقى يعني فريدا وهلي داوة في الأرض ناوزوي رواسية سندان شاخي دا كتراو سندان شاخ كبناخي زوي دا كتراو ها شاخ أوي كاللسر الزوية وديارك كميكا همو شاخك سندي لدري زور زياتري لزوي دايا وزور شاخش هنا ها لبيشاوي اما تبولكيكن بەڵام لە ناو زەویدا شاخی زەبەلاح و گەورە خوای گەورە ئەو زەویەی پێڕاگرتون و تەمەنەها ئەو بوومە لەرزانە ئەگەر ئەو شاخانە نەبانە هەموو چرکەیەک ڕووی دەدا هەموو ڕۆژێک دووبارە دەبوونەوە بەڵام شاخەکانن کە ناهێڵن بە تەواوی ئەو تەوازونەی زەویەی تێکسێ وألقى في الأرض رواسية خستوية ناو زەوی هەڵی داوەتە ناو زەوی ڕەواسیە چەندان شاخی داکوتراو ئەن تەمیدە بیکم بۆ ئەوەی لبن بي إيودا أو زوية راوستاو بيتو نجولة حركنك وألقى في الأرض رواسية خلي داوتا درستي كدو لناو أو زوية دا كوملك شاخ أن تميد بكم بوي أو زوية لبن بي إيودا نجولة أو وقدلي دصلاتي كي ديكي خوا أو جار وبث فيها بلاوشي كدو لناو زوية دا من كل دابة همو جيان دارك همو جاندارك جا دابة ما يدب على الأرض هرتي بروا بسر زوي دا وبخشكي بسر زوي بيدا قلتلي دابة مروفش دا قريتوا حيوانات آجالكانش أوي كديارن ديان قريتوا حشرات تبتشوكا كانش دا قريتوا طير وبالم دا كانش دا قريتوا وبث فيها من كل دابة بلاوي كردوتو درستي كردو لنا أو زوي دا همو جاندارك أوش دا صلاتي كديكا تا استا كز نيتواني وناشتواني ميشوليك خلق كاو درسكا وأنزلنا من السماء ماء وناردوش مانا تخواره خواد فرمد لا آسمان ولو آسمان وآو واضحة أو آواتي بيدكين فأنبتنا فيها ديروين لنا أو زويدا من كل زوج بهيج لهمو كريم عفوا من كل زوج لهمو زور جايكي كريم يعني جوانو سرنزراكيش وباش وأنزلنا من السماء ماء ناردو معنا تخوار لو آسمانا أو فأنبتنا فيها رواندو معنا لنا أو زويدا من كل زوج كريم لهمو زورة جايك جا ذكري بلين لهمو زورة ججو جايك نيروميان چندان زوري ججو جاو همو زورة ججو جايك كصفتي أو ججو جانا سونا كريما يعني بسود وبكلكو وقتلي سرزراكش جا خواده فرمنسي لآخر آده هذا خلق الله أواني ديبينا درسكراوي خوان هذا خلق الله أوانا درسكراوي خوان فأروني دي بيشانا بدن
ماذا خلق الذين من دونه ماذا چیان دروست کردو ئەوانەی کە لە غەیری خوا دەپەرسترێن ئەوانەی کە لە غەیری خوا عەبدایەتیان بۆ دەکرێت و بەندایەتیان بۆ دەکرێت دەی پێم بڵێن پیشانم بدەن یەک لە مەخلوقاتەکانی ئەوانم پێ بڵێن ئینسان سەیرە جاری وا هەیە بە سنعەتێکی ئینسانی وەک دەڵێ تەعەجوبت دەمێنێ وایە ئینسان زۆر جار شتێکی سەرنجڕاکێش دەبینی لەو وەسائلە تازانەی کە خەڵک تازە دروستی کردووە تەعەجوبت لێ دێ وایە بەڵام جاری وایە لەو عەقڵەی تەعەجوب ناکەی کە ئەوەی دروست کردووە وایە خۆ ئەگەر سنعەت و لێکدانەکە کە بگەڕێ بە دوای ئەو شتانەی لێک دراون ئەو مۆبایلە ئەو ئەنتەرنێتە نازانم شتە متەتەویرانەی پێشتر وەک دەڵێ تازەتر هاتوون فکریان لێ بکەوە تەنها کەسەکە تەصنیعی کردووە ئالیەتەکانی لێک داون ئالیەتەکان چین خۆشتەکە یا ئاسنە یا مزە یان ئەو مادانەنە کەرستەکان لەکوێ هاتوون کەرستەکان مەخلوقی خوا وایە ئەو کەسە هاتووە بە عەقڵێک کە خوا دروستی کردووە ئەو شتانەی لێک داون ئەو شتە سەرنج ڕاکێشانەی دروست کردن و سەرنجی تۆ ڕادەکێشێ بەڵام خالقەکە سەرنجی ئینسانی ڕاناکێشێ کە ئەوە طبعا بێگومان نەناسینی خوای گەورەیە بۆیە دەفەرمێت هذا خەلق الله ئەوانە دروستکراوی خوان فأروني پیشانم بدەن ماذا خلق الذين من دونه چیان دروست کردووە ئەوانەی کە دەپەرسترێن جگە لە خوا دەفەرمێت بل يعني نەخێر هیچیان دروست نەکردووە بەڵام الظالمون في ضلال مبين ئەوانەی کە ستەمکار و تاوانکارن لە گومڕایی و سەر لێ شێواویەکی ڕوون و ئاشکرادا هذا خلق الله ئەوانە دروستکراوی خوان فأروني ماذا خلق الذين من دونه پیشانم بدەن چیان دروست کردووە ئەوانەی جگە لە خوای گەورە بەندایەتیان بۆ دەکەن و عیبادەتیان بۆ دەکەن بل يعني نەخێر هیچیان دروست نەکردووە الظالمون في ضلال مبين ئەوانەی کە ستەمکار و تاوانکارن لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادا صلى الله عليه وسلم